لە کاتێکدا زانانی ئاینی لە هەرێمی کوردستان مێژوویەکی پڕ لە خزمەتیان بە پرسانەتەواتی و ئاینیەکان هەیە، ئێستا ڕوبەڕووی شەپۆلێکی توندی ناوزڕاندن و بێڕێزی بوونەتەوە. مامۆستایانی ئاینی ئەم هێرشانە بە بەرنامە بۆ داڕێژراو دەزانن کە ئامانج لێی لێدانە لە پێگەی ئیسلام و تێکدانی شیرازەی کۆمەڵاتیە لە ڕێگەی زمانی زبر و جنێفرۆشیەوە. مامۆستاکان دائیمەن جێگەی متمانی خەڵک بوونە ڕازونیازی خەڵک وە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی خێزانی و کێشەی شخصی خەڵکی مامۆستاکان بەدەمیانون. ئەو کێشانەی کە لە محکەمەکانان زۆربەی لە سەدانەوەتی لە لای مامۆستاکان حەل بووە، ئەوەی کە ماوەت وەگێتە محکەمەکانی دیارە ئەو لە سەدەیەکە کە پێمان جارە نەکراوە. ئەگینا وایە هەم حکومەت و هەم کۆمەلگا سوودی لەو تاخە وەربگردایە کە مامۆستایان جێگەی متمانای و خەڵکن و بچن هەر مەجلیسیە خەڵکی کۆکەن ئەو خەڵکێک نادەن. ئامانجان تەنها ئەوەندەیە لەو ڕێگەیەوە ئەم سەحواتی ئیسلامیە زەعیفکەن و لاوازیکەن کە سەحوای ئیسلامی خەت بەوان لاواز نابێخوای گەورە پشتیوانیەتی و ئەوانەی شوێنی سەحواتی ئیسلامی کەوتونەمووی ڕازگۆ و دەمپاک و دەستپاک و هیچ خەلەلێکی کرداریان نییە لە ناو کۆمەلگادا، هیچ زەرێکیان بۆ کۆمەلگانی ئیلا قازانج نەبێت. ئەوانش ئەوانەوێت نەمێنێت خەڵکی مناڵەکانمان گەنجەکانمان دوو لە ڕووی جەنابتان بەرەڵا بن و شوێن بەرەڵاییکەون کە ئەوەش ئەلحەمدوللا لە میلەتی کوردی مسلمانی ئەمە ناوەشێتەوە. ئەو خراپەکاریت تەنها کۆمەڵێکی کەمن و سەریاندا لەبەرد. لقی سلێمانی یەکێتی زانانی ئاینیش بە توندی بەرپرچی ئەو تۆمەتانە دەداتەوە، دەڵێن ناکرێت ڕێگە بدرێت کەسانی نەزان سوکاتی با سنبولەکانی ئاشتی و پێکەوەژیان بکەن. یەکێتیەکە ئاماژە بۆش دەکات کە مامۆستایانی ئاینی هەمیشە لە سەنگەری پێشەوەی دژاتی ستەم و زۆرداری بوون. بەداخەوە جارجار لەم لاولاوە ئەبێنرێت کە خەڵقانێکە ئەنەوێت لە ڕۆڵ و لە پێگەی زانایانی ئاینی کەم بکەنەوە، کە ئەمێژە کارێکی نەگونجاوە بێوجدانیەکە بەرامبەر بە زانایانی ئاینی ئەکرێ، چونکە ناکرێت کە تۆ خەڵقێک کە ئەگەر ئەو ڕابردوو ئەو بێژووە پاک و دیار و جوانەی هەبێ، یانە تۆ بێ هەموو چاکەکانی بسڕیتەوە لە بەرامبەر شتێکا کە بەدڵی تۆ بەخواستی تۆ نەبێ. بۆیە ئێمە مامۆستایانی ئاینی پێمان وایە کە هەمیشە پزیشکێک بوون بۆ کۆمەلگاکەیان، ئاشتی خوازێک بوون بۆ کۆمەلگاکەیان و ڕۆڵێکی دەرمانسازیان بینیوە لەوەی کە مەڵهەمی برینەکانی کۆمەلگا بکەن و نەیەڵن بکولێتەوە، نەیەڵن بێ بەڵکو ساڕێژکەری برینەکان. ئەم ململانەیە لە نێوان زمانی زبر و مێزەرپاکەکان تەنها هێرش نییە بۆ سەر توێژێکی دیاریکراو، بەڵکو تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ پاراستنی بەها ئەخلاقیەکانی نێو کۆمەلگا. داواش دەکرێت سنوورێک بۆ پۆستچی و کۆمنت نووسەکانی فێسبوک دابدرێت و ڕێکاری تون بەرامبەر ئەوانە بگیرێتە بەر کە سوکاتی بە خەڵک بەگشتی و بەتای بە زانانی ئاینی دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.